چینە کەرکووک و پەیامنێرمان ڕۆکانجاو ڕاستەوخۆ لە گەڵمانە تایبەت بە بابەتێک کە ئێستا لە شاری کەرکووک بوونی هەیە یاخود ئەویش فڕێدانی منداڵ لە شاری کەرکووک بۆ قسەکردن لەسەر هۆکاری زیادبوونی فڕێدانی منداڵ لە شاری کەرکووک چییە؟ ڕۆکان سڵاوت لێبێ و زانیاریت لایە تایبەت بە هۆکارەکانی فڕێدانی ئەو منداڵانە لە شاری کەرکووک؟ وا دیارە لە ماوەی ئەم ساڵواتە لە سەرەتای ساڵە و لەیەکی 2015 تا ئێستا کە ئێمە قسەی تیاکەین بە پێی ئامارانی کە بەردەستی ئەمە کەوتویە خۆت بەدەستی ئەمە گەیشتون نزیکەی 15 مناڵ فڕێدراون یاخود کەسوکارەکانیان بە ئەنقەس فڕێنیان داوە. وا دیارە یەکەم حاڵەتەوە بوو کاتێکە سێ مناڵ لەلایەن کەسوکارەکانیانەوە فڕێدران دواتر خێزانێکی تر ئەو سێ مناڵی هەڵگرتەوە و ئەو مناڵانەش کە لە ماوەی ئەم ساڵەیە فڕێدراون تەمەنیان لە یەک ڕۆژەوە دەست پێکا تا 10 ساڵ. وا دیارە دو حاڵەت کە ڕوویدا دوێنێ بوو لە نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووک مناڵێک دوای ئەوەی کە لە دایک بووە بە مردووی لە ناو کیسەیەکی لایلۆنا فڕێدراو لە نێو خەستەخانەی ئازادی شاری کەرکووک. وا دیارە بەرپرسانی تەندروستی ئامادەنین بە شێوەیەکی ڕوون باز لەو دیاردێ بکەن، بەڵام دوو حاڵەتێکیان ئەوەیە کە فەرماگەی تەندروستی ئەڵێ ئەم مناڵە لە دەرەوەی خەستەخانەکە فڕێدراوە، بەڵام حاڵەتێکی ترەوەیە بەشێک لەو فەرمانبەرانی کە لە نێو خەستەخانەکە داوامەکەن بێمە ڕاگەاندووە نەخێر لە نێو خەستەخانەکەەوە لە چەند شوێنێکی تایبەت لەو خەستەخانەی فڕێدراوە. کەس نازانێت تا ئێستا خۆ ڕوون نییە کە ئەو مناڵاخۆ لە خەستەخانەی ئازادی لە نەخۆشخانەی ئازادی لە دایک بووە یاخود لە دەرەوەی نەخۆشخانەکە بووە. بە شێوەیەکی گشتی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک باز لە ئەواکە کە دیاردەکە تەشەنی سندووە لە ماوەی ئەم ساڵە ئەمە نزیکەی 15 حاڵەتە ڕوودا دیاردەکە بەرەو زیادبوونی شەڕوە و هۆکارەکەشی بۆ ئەگەڕێتەوە کە یاخود هۆکارەکەی بۆ ئەگەڕێنەوە قەیرانی دارایی بەشێکە لەو کێشانە کە بۆتە هۆکارێک کە خێزانەکان مناڵەکانیان فڕێ بدەن و چیتر نەتوان کە مناڵەکانیان بفرۆکەن. ڕۆکان لەلایەنی پەیوەندیدار یاخود کەسانی بەرپرسی ئەو بابەتە تا چەند بەدوادا چوونیان کردۆ بۆ ئەو گرفتانە یان تا چەند هەوڵیان داوە کە سوکاری ئەو منداڵانە بدۆزنەوە و پرسیار لە هۆکاری فڕێدانیان بکەن؟ ساراوا دیارە بەشێکی زۆر لە مناڵانی کە فڕێدرێن بەشێکیان لە بەردەمی مزگەوتەکانن، تەنانەت لەم ساڵ مناڵێک لە نێو زەبڵخانێکە دۆزرابەوە کە تەمەنی نزیکەی تەنها 6 مانگێکە بوو کەس لەمانە کەسوکارەکانیان نەدۆزراوەتەوە، بەڵام تەنها حاڵەتێک نەبێژەوە بوو کاتێک کە باوکێک سێ مناڵی فڕێدا ئەو سێ مناڵە لەسەر شەقامێک بەجیانی هێشت مناڵەکان تەمەنیان لە 4 ساڵەوە بۆ 10 ساڵ بوو. خێزانێکی تری عەرەب ئەم مناڵانی هەڵگرتەوە بە خێویانی کرد و ئەو خێزانەش خۆی زیاتر لە 15 مناڵی هەبوو بڕیاری دا کە ئەم سێ مناڵەش بەخێو بکات. وا دیارە هۆکارە تەنها هۆکار یاخود تەنها حاڵەتێکە عیلەکە یاخود خانەوادەکەی دۆزرا بێتەوە ئەو سێ مناڵە بوو. پاش ئەوەی شوێنێکی تایبەت هەیە بۆی بتوانن ئەو مناڵانەی تێدا دابنرێت یاخود داڵدەیان بدات؟ شوێنێکمان هەیە بۆ داڵدەدانی مناڵانی بێسەرپەرش، بەڵام کێشەکە لەوەیە کە ئەو شوێنەش وەکو پێویست نییە بۆ نمونە خزمەتکردنی ئەو مناڵانە وەکو لیژنەکانی مافی مرۆڤ باسیەکەن وەکو پێویست نییە و شوێنەکە بچووکیشە مناڵی زیاتر ناگرێ. لە ئێستادا نزیکەی 150 مناڵی بێسەرپەرشت کە لە سەرەتای پرۆسی ئازادی عێراقەوەتە لە ساڵی 2023ەوە تا ئەم ساتە وەختێکە قسەی تیاکەین ئەو مناڵانەی کە فڕێدراون نزیکەی یاخود زیاتر لە 150 مناڵە بن سەرجەمیان لەو خانەیە هێڵدراونێتەوە و ئەوی شوێنێکی بچووکە وەکو بەڕێوەبەری ئەو خانەی ئەڵێ چیتر شوێنەکەیان تەقەبولی ئەوە ناکە کە مناڵی زیاتر بهێندرێتە ئەوێ و سەرپەرشتی بکرێن و بەخێو بکرێن. بەڵێ ڕۆکانجاو پەیامنێرمان لە کەرکووک لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانە.